سوء الظن بالناس پێغەمبەری خوا چەند جوان باسێکە ئەفەرمێ يا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان ولم يؤمن بقلبه چی بکەین یا رسول الله ئەفەرمێ لا تجسسوا جاسوسی بەسەر یەک مەکەن لا تحسسوا تحسس معنای چییە تێژێ مامەسا من گومانم لە فڵان کەسێ تو چێژی ها دایکی مانداران عایشە دایکی مانداران عایشە کە فیتنەکەیان بۆی دۆزێ حادیثەی ئفک مەشهورە لە ملیۆنکەکەی بوو ملیۆنکەکەی ملی گوم بوو بە دوای ئەگەڕا ملیۆنکەکە لەکوێ بوو ملیۆنکەکە ئەم دۆڵ ئەو شاخ ئەم دۆڵ ئەو شاخ سەحابە کەوتونەتە ڕێ عایشە لە ناو دۆڵێک ماوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە سەحابەی داناوە دوای هەمویانەکەوێتە ڕێ نەک شتێک جێما بێ کەسێک خەوتوو بێ یەکێک ئاگای نەبوو بێ یەکێ لەسەر ئاو بوو بێ لە قەزای حاجەوە بێ لەگەڵ خۆیان کۆی کاتۆ بێنێتەوە هەمووی هات سەیرەکات دایکی مانداران بە دوای ملیۆنکەکەی گەڕێ سوێنە خواڵێ سەرم بەرزۆ نەکردویت دایکی ماندارانی بەڕێوە هێنا منافقەکان چاوڕێیان نەکرد وتیان وەڵڵاهی ئەم ئافرەتە لەو پیاوە ڕزگاری نەبووە یعنی فاحیشەی کردووە هەرەوە نەقس وەڵڵاهی ئەم ئافرەتە لەو پیاوە ڕزگاری نەبووە من کێ وتیە مە منافقەکان وتیە خوای گەورە فەرمێ لەولا ئیذ سەمیعتموه ئاخی ئیماندار چۆن وابێ لولا إذ سمعتموه ماذا قلتم چی ئەکەنێوە ظن المؤمنون والمؤمنات بأنفسهن خيرا چۆنە بێت و گومانی خراپ واب بێ چل ڕۆژ لەبەر ئەم گوناهە بۆگەنە و ئەو دڵە نەخۆشەی ئیمانداران جارێ خاس نەبوو چل ڕۆژ لە پێغەمبەری خوا وەحی وەستا هەر وەحی دانەبەزی ئەوە کەی گومانە ئەوە کەی عەقڵە ئەو کەی بۆ چوونە ئاخە عایشە لەکوێ پاکیەکەی ئەم قەزیە لەکوێ بزانن زەن چەند خراپە بزان گومانی خراپ چەند خراپە یەک قسەیە زەهرێک ئەیوەشێنی قەرارێک ئەیدەی بەسەر ئەو خەڵکە سەی ئەو خەڵکە چی بەسەر دێ چەنەها ماڵ تەلاق دەدرێ بە بۆنەی گومانی خراپ